دڵخۆشیان لێ دەکەم لە مامۆستایان ئەو 5 مانگە لەسەر جادن لەسەر قوت و بژێوی خۆیان منداڵەکانیان داوای پارەیان لێ دەکەن بەڕاستی شەرمە بۆ دەسەڵاتێک کەڕ و لاڵە لە ئاست داواکاری ڕەوای مامۆستایان نایەتە دەنگ بەڵام گلەی زۆریشم لە ئۆپۆزیسیۆن هەیە کە بەواتای وشا یعنی ئۆپۆزیسیۆن نییە لە وڵاتیمە ئەوە دەردی ئۆپۆزیسیۆنیە کە ئەو وەزع بەردەوامە ئۆپۆزیسیۆن لە هەموو وڵاتێک ڕووداو ئافرێنی بۆ ئەوەی خەڵک پێبینتە سەر شقام لە وڵاتیمە ڕووداوی جەرگ بڕ ئافرێ کەچی ئۆپۆزیسیۆن نایەتە سەر شقام. بۆ نمونە ئۆپۆزیسیۆن دەڵێ پشتگیری لە مامۆستایان دەکەم هەندە دەبەنگە نازانی وەزیفەی و پێشنگایەتیە نەک پشتگیریکردن. ئەگەر ئێستا بەناو ئۆپۆزیسیۆن هەر هێزێکی جوولانەوەکی گچکە بێتن لەناو ئەو خەڵکە بێ گەورە دەبێتن بەڵام ئەوانە بەداخەوە دەیانەوێت ئیش لەسەر سۆزی خەڵک بکەن گلەی گەورەم لەو حیزبانەی دەرەوەی دەسەڵاتە دەسەڵات دەستمان لێ شوشتووە ئەوە داخزاوەتە ناو خیانەت و زلکاوی خۆفرۆشی کاکە هەموو ڕۆژێ دەستی داگیرکردن ڕادەکێشن بەڵام گلەیم لەو حیزبانەیە حیزبۆکانەیە کە خۆیان پێدەسەڵاتە ئۆپۆزیسیۆنە ئۆپۆزیسیۆن نین کاکە ئەو ڕۆژانە سەردانیان کردم لە ماڵی خۆم پێم گوتم کاکە نایلەی خێزانیشم لەسەر تەنیشت لە ناو جێی کەوتێ دەرێ پشتگیری لە مامۆستایان دەکەم بەڵام وەزیفەی هەر ئەوەندەیە پشتگیری بکە وەزیفەنگۆ پێشنگایەتیە کاچی من ئەوە بەڕاستی دەردەچی کوشندەیە خەڵک دەزانی برێ بڕوخێشێ بەڵام نازانی بڵێ بژی چێ کەسێک نییە ئەوە دەردەچی کوشندەیە بەیانیت باش مامۆستای خۆم ئەمن پەروەردەی دەستی تۆم بە قەڵەمەکەت سوێن دەخۆم لەسەر تۆ ببڕنان و دۆم پشتت بەرنەدەم قەت نەڕۆم کە پێم گرت هاتم بۆ لای تۆ لە پاشداری و دووداری و دۆ فێرت کردم نەکەم درۆ نیشتیمانی خۆم خۆش بووێ نەشتێنمەوە گوڵ و چرۆ چەکی شەرەف لە شانم کەم بە داگیرکەر بڵێم بڕۆ من وەرپرسان سپڵە نیم دێمە دەر لەژێر قەرزی تۆ